دیارە ئەمڕۆ سەردانی نەخۆشخانەی میهرەبانیمان کردووە ئەو منداڵە جوانەمان تووشی بەربوونەوە بووە هاتوونە سەردانی بەڕێز دکتۆر مەسعودمان کردووە مەسعود مستەفا دکتۆرێکی پسپۆڕ و دکتۆرێکی زۆر باشە بە نسبەت خەستەخانەی میهرەبانیشەوە خەستەخانەی میهرەبانی خەستەخانەیەکی پرۆفشناڵە و نرخەکانیان زۆر زۆر باشە و دەتوانم بڵێم بۆ ڕۆژگاری ئەمڕۆ چونکە خەڵک دەستی کورتەوە خەڵک کەمتر یعنی هەبووە هاوکاری خەڵکی فەقیر دەکەن بەدەم خەڵکی فەقیرەیان و خزمەت گوزاریەکانیش لەبێرانە زۆر زۆر باشە هیوادارم سەرکەوتوو بن خۆی گەورە ئینشاءالله دەوامیان بدە زیاتر و زیاتر بەردەوام بن و خزمەتی خەڵکی بکەن و لە خزمەتی نەخۆشیان دابن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی